خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تەوەریکی تری پرۆگرامەکەمان تەوەریکی تەندروستیە کە باس لە هۆکارەکانی بۆ نمونە دروستبوونی ئازار لە میزەڵاندا. ئەزانین کە لە میزەڵاندا بۆ خۆی لە خۆیان کۆمەڵێک بابەت پەیوەندیان هەیە لە جەستەی ئێمە بەیەکۆ لە کورچیلۆ تا ڕێی میزەڕۆ میزەڵدان ئەمانە هەمووی بەیەکۆ پەیوەندیان هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ لەم سارد و سەرمایە یاخود سەرما تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازار یاخودچی هۆکارێکی تر لە پشتیەوەیەتی کە ئازارمان بۆ دروستە بێت. ئەنجا بزانین ئەم ئازارە لە لای خانمان لای پیاوان وەکو یەکە و لای کامیان زیاتر دروستە بێت. وایە تەمەند تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم بابەتە بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم بابەتە و هەندێک نیشانەمان تایە دەرکە و ئایا پێویستە بچین پشکنین بکەین بۆی کە ئەم گرفتە زیانەکە لە لەشمانە و دوجار چارەسەری نەبێت. بۆ کۆی ئەم پرسیارانە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان ساڵحمان کردووە وەکو پسپۆڕی نەشتەرگەری گورچیلۆ و کۆندامی میز و پرۆسات کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. دکتۆر جان سڵاو لێ بێ بەیانی باش. سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێت. با هەر سەرەتا لەم سەرمایەوە دەست پێ بکەین. سەرما کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازار لە میزەڵاندا؟ بەڵێ زۆر سپاس. سپاس بۆ توش. طبعا میزەڵان و کۆ ئەندامی میز وەکو هەموو ئەو ئەندامانەی ترکە لە لەشی مرۆڤ هەیە کاریگەری ڕاستەوخۆی ئەکرێتە سەر بەهۆی سەرماوە. طبعا ئەم سەرمایە بە تایبەتی کە ئاوە پلەکانی گەرما دابەزێ بۆ خوار سفر دەبێتە هۆی شێوەیەک لە گرژبوون لە ماسوولکەکانە. ئیتر ئێمە هەموو ئەزانین کە دیواری میزەڵان و بۆریەکانی میز پێکهاتووە لە ماسوولکە. ئەم ماسوولکانە کە ئەکەوێتە ژێر کاریگەری سەرماوە گرژبوون تایە ڕوەیە هاتوچۆی خوێن لەوانەیە تۆزێک کەمتر بێتەوە لە کاتە ئاسایەکان. ئەمە بێتە هۆی گرژبوون و هەندێک ڕقبوون لە دیواری میزەڵان و ئەو کەسە هەستەکات کە قورسیاییەک هەیە لە بەشی خوارەوەی سکی لەوانەیە هەندێ نیشانەی ناتەواوی لە میزکردنیشە بەدی بکات. بێگومان سەرما کاریگەری هەیە لەسەر میزەڵان و کۆندامی میز. زۆر باشە. دکتۆر چیتر وا کات لەوانەیە میزەڵان تووشی ئازار بێت؟ چ گرفتی تر؟ بە شێوەیەکی گشتی میزەڵان ئەرکەکەی دووشتە میز کۆکاتەوە و میزیش بەتاڵەکاتەوە. ئەم میزەڵانە طبعا ئۆرگانێکی ماسوولکەیە وەکو وتمان یعنی هەوکردن تایە ڕوئەدات. هەوکردن واتە ئیلتیهاب کە بەهۆی میکرۆبات و بەکتریاوە ئەبێ. طبعا ئەم هەوکردنە ئەبێتە هۆی وروژاویەک لە ناو دیواری میزەڵانە لە دیوی ناوەوە ناو پۆشەکەی ناوپۆشێکی زۆر زۆر ناسکە. کاتێک کە میکرۆب ئەچێتە ناو میزەڵانە و گەشەکە داخورانێک لە ناو دیواری میزەڵانە دروستە بێ ئەو کەسە هەست بە ئازارەکە یەکەم شت. دوای ئەوە میزکردنەکەی تێگەچێت زوو چێت هەستەکە پێشتروانە بۆ دوێنێ و پێرێوانە بۆ ئەمڕۆ ئەبێ زووتر بچێت لە دەدەقە چارێک یا کاجارێک ئەچێتە تەوالێت. دوای ئەوە ڕەنگی میز ئەگۆڕێ و هەندێک جار لە کاتی میزکردنە ئازارێکی ناخۆش و کزانەوەیەک هەست پێیەکە یعنی زۆر ناتەواوە لەگەڵ ڕۆژەکانی پێشوە جیاوازە ڕەنگی میزەکە ئەگۆڕێ. هەندێک جار خوێن ئەبینرێت لەبەر ئەوەی کە ناوپۆشی میزەڵان بەهۆی ئەو هەوکردنەوە برینارە بێ. بەڵام بە شێوەیەکی گشتی هەوکردنێکی تا ڕادەیەک سادەیە یعنی زۆر جێی مەترسی نییە بەرەوەی کە بە شێوەیەکی ئاسان ئەتوانرێت چارەسەر بکرێت. باشە ئەگەر ئەم میزەڵدانە ئەم ئازاری بۆ دروست بوو یاخود بەڕێز ئاماژە و پیا لە کاتی میزکردنە ئازارێک تەیە یاخود زوو ئەچی بۆ سەراوە ئەگەر ئەمە چەند جارێک دووبارە بۆوە پێویستە و کەسە پشکنین بکات یاخود چۆن؟ بەڵێ خۆی باشترە کە هەندێک نیشانە دەرکەوت ئەو کەسە خۆی ئەزانێ یعنی چەند ڕۆژێک لەمەوە پێش وەزعی میزکردنی خۆی ئاسایی چۆنە لە پڕ ئەو گۆڕانکاریە ڕوئە کە هەستی پێیەکە ئازارێک لە بەرموسەڵانیا هەیە زوو ئەچێت سەرتەوالێت هەندێک کەزەڵێ بۆنی ناخۆش بووە ڕەنگی گۆڕاوە باشتر وایە سەردان بکە و پشکنین بکە بۆی کە یعنی کێشەکەی گەورەتر نەبێ کۆن نەبێت چونکە بە تایبەتی لە کچە لە ئافرەتە ئەم کێشەیە زۆر بەربڵاوە لەبەرەوەی کە میزەڵان تووشی هەوکردنە بێ زۆر زیاتر وەک لە پیاوان کە ئەویش هۆکاری خۆی هەیە. ئەگە زوو چارەسەر نەکرێ کێشەکانوانە گەورەتر بن
هەندێک جار خاتونەکانە هۆکار چی زۆرتر تووشی ئیلتیهابە بەهۆی هەبوونی هەندێک لەو مایکرۆئۆرگانیزمانە کە لەو ناوچەی بەشی خوارەوەی میزەڵان و شوێنی میزکردنا هەیە هەروەها کورتی بۆری میز لە ئافرەتانەوە ئاکات کە میکرۆب بە ئاسانتر بتوانێت داخڵ بێ بچێتە ناو میزەڵانەوە ئەشتوانین بڵێن هۆکاری سک واتە دووگیان بوون ئەوەش گۆڕانکاری هۆرمۆنات دروست ئەبێ ئەوەش وە ئاکات کە میزەڵان لە ئافرەتانە زووتر وە زیاتر تووشی هەوکردن ببێ بۆ ئێمە ڕێنماییمان ئەوەیە بەڕاستی ئەو کەسێک کە هەستی کرد کێشەیەکی وای هەیە زوو بڕوات لەبەرەوەی کە زوو دەستنیشانکردن بۆ هەموو نەخۆشیە گوایە و بە تایبەتی بۆ میزەڵان زوو دەستنیشانکردنی کێشەکە بە شێوەیەکی ئاسانتر و ماوەیەکی کورتتر و دەرمانێکی کەمتر چارەسەرە بێت زۆر باشە بچینە لەوەی کە ڕۆژانە ئێمە بەوەی خواردن و خواردنەوەکانەوە ئەو بەشە زیایی کە زیابێ وەکو شلەمانی کە ئاوی زیاتر لەشە لە ڕێگەی میزەوە دەرەچێت بە زۆر کەس هەیە ئەمە تاخیرەکات ینی کە بۆ نمونە کاتی خۆی یەک میزی بێن تاخیرەکە ئەگەر ئەم زۆر تاخیرکردنە ئەبێتە هەوکردن و ئازار دروستکردن دکتۆر زۆر جوانە ئەو پرسیارە بەڕاستی جێ خۆیەتی لەبەرەوەی کە ئێمە ڕۆژانە ئەم کێشەیە یەتە لامان لە گەنجا زۆرە کە یان بەهۆی ئیشەکەیەوە یان بەهۆی شوێنی ئیشکردنەکەیەوە یان خۆی بەهۆی مەشغوڵبوونی بە مۆبایل و ئەم شتانەوە وا کات کە هەستێکی میزکردنی بۆیێت تەخیریەکە دووبارە هەستی بۆیێتەوە تەخیریەکە ئەمە هەندێک زیانی هەیە بەڕاستی لە ئەمان لە هەردوو ڕەگەزەکەیە هەر زیانەکانی بۆ میزەڵان زۆرە لەبەرەوەی کە ئەبێتە هۆی گەورەبوون و کشانی دیواری میزەڵان پڕەبێ هەندێک جار ئەم هەستەی بۆیێت لە ڕێی مێشکەوە کۆنتترۆلیەکە و تاخیریەکە ئەم کشانە چۆنەڵی ئەبێتە هۆکارێک بۆ هەستیاربوونی میزەڵان زۆر کەس هەیە بەهۆی ئەم خۆ تاخیرکردنەوە ئێستا میزەڵانی وای لێ هاتووە بە ئاسانی ناتوانێت میز کۆنتترۆلکە یعنی شتەکە عکس بۆتەوە پێشتر زۆر ڕای ئەگرت ئێستا ناتوانێت لە سەعاتێکە خۆی ڕاگرێ ئەبێ لە ساعتێکە سێ چوار جار لەبەرەوەی ئەم میزەڵانە پێڵێن بۆ بە میزەڵانێکی تووڕە لەبەرەوەی دیواری لە دوای ئەو کشانەوانێ کە بەتاڵ بۆتەوە دەمارەکانی هەستیار بوون بە ڕێژەیەکی کەمتر میز کە پڕیژ نەبووە لەوانەیە لە سا 25 میزەڵانی میزی تیابێ بەڵام هەستەکە میزێکی زۆری پێە زوو ئەچێت نەخۆشمان هەیە دەڵێ من لە چەمچەماڵەوە ئێم بۆ سلێمانی لەگەڵ برادەرەکەمە ئەو دانا بەزێ من 4 جار 3 جار ئەبێ دابەزم بۆ بەتاڵکردنەوە ئەوش هەستێکێکە لە هۆکارەکان و طبعا میز بەتاڵ نەکردنەوە تاخیربوونیش هەر دووبارە هۆکارێکی تری دروستبوونی هەوکردنە لە ناو میزەڵانە لەبەرەوەی کە میزەکە زۆرە بێ کۆنە بێ کات ئەیت بە میزەڵان بەو میزەی کە لە ناوێ میکرۆبەکان لە ناویە زیاتر گەشە بکەن لەبەرەوەی ئێمە ئەڵێن یەکێک لە میکانیزمەکانی خۆپاراستنی میزەڵان هەموو ئەندامێکی لەشی ئینسان مرۆڤ میکانیزمی خۆپاراستنی خۆی هەیە یعنی بۆ نمونە هەناسە کە تۆ ئەکۆکی ئەم کۆکەیە میکانیزمێکە بۆ پاکردنەوەی بۆریەکانی هەناسە و سنگ لە میزەڵانە میکانیزمەکە بەتاڵکردنەوەی میزە هەر کاتێک ئەو کەسە میزەکەی بەتاڵەکاتەوە وەکو شتنێک وایە ئەو ناو میزەڵانە پاکە بێتەوە کە تۆ تاخیریەکەی واکات کە گەشەکردنێکی زیاتر لە میکرۆبەکانە دروست بێ و کاتێکی باشتریانە بێ بۆی کە خۆیان بنووسێنن بە ناوپۆشی میزەڵانە و ئەو کاتە لەوێ کە پێوەی نووسا گەشەکە و کێشەکان دروستە بن دکتۆر سامان نەخۆشێک گرفتێکی لەم چەشنە هەیە سەردانی بەڕێزت دەکات یان هاوکارەکانی بەڕێزت ئێوە چی پێ ئەڵەن چی بۆ ئەکەن ئەبێ خۆی چی بکە طبعا خۆی کەیت نیشانەکانمان پێ ئەڵێ پرسیاری لەکەین دوایەوەی کە یعنی گەینە ئەوەی کە ئەمە ئەگەری هەیە هەوکردنێکی توش بوو بێت یەکێک لە سادەترین ئەو فەحسانەی کە پێویستە بینێرین بۆ ئەو کەسە شیکاری میزە لەوەیە هەم سادەیە یعنی بڕی تێچووی پارەی کەمە و ئەنجامەکەشی بە سەریعی دەرەچێت کاتێکی کەمی ئەوێ بەڵام چۆنەڵی زانیارێکی زۆرمانەیەات لەسەر حاڵی ئەو کەسە میزی چۆنە ڕێژەکەی چەندێک هەوکردنی تیا دروست بووە خوێنی تایەتیانە هەندێک لەو کریستاڵانی کە ئەبنەهۆی دروستبوونی بەرد ئەگەری هەیە ببینرێ هەندێک جار بەکتریا و میکرۆبەکانش لە ناو میزە ئەبینرێ بەهۆی ئەو شیکاری میزەوە ئەتوانین
تا ڕادەیەکی باش بتوانین دەستنیشانی حاڵەتەکەی بکەین ئایا هەوکردنی توش بووە یان نا. باشە بابەتێکیکە هەیە کە لەوانەیە لە زۆربەی لای هاوڵاتیان ئەمە زۆر لای پیاوان بەتیەکرێ میزە چڕێ ینی زۆر کات کەسە کاچێ بۆ میز خاڵی کاتەوە بەڵام دوای ئەوە هەستەکە گیانی هەرتەڕە بێت ئەم خۆنەگرتنە سروشتیە یاخۆ ئەمەش گرفتێکی میزەڵدانە. ئەوەش یەکێکە لە کێشە گەورەکان کە بەردەوام خەڵک ینی سەردانمانەکە بۆ ئەو پێڵەن میزە چۆرکێ. طبعاً خۆی میزەڵان ئەبێ یەکجار کە هەستی میزکردنی بۆ هاتو ئەو کەسە بەتاڵکردنەوەی کە دەبێت بەتاڵ بێتەوە بە تەواوەتی. بەڵام چەند هۆکارێک هەیە بە تایبەتی ئەمە لە پیاوە زیاترە ئەوەی کە هەڵەستێتەوە دوای هەستەکە چەند تکەیە گەمێنێتەوە. بەجێمانی هەندێک تکە چەند لۆپێک میز لە ناو بۆری میزە لەبەرەوەی لە پیاواندا بۆری میز تقریبان لە 20 بۆ 25 سانتیمە ئەگەری هەیە لە ناوچەی پرۆستاتە لەو شوێنەیە تۆزێک قوڵایی و چاڵیەک هەیە لە هەندێک کەسا زیاترە لە دوای بەتاڵکردنەوەی میز چەند تکەیەک چەند لۆپێک میز بەجێ ئەمێنێ لە کاتی ئەو بەتاڵکردنەوەیان نایەت تەنها کاتێک هەستی پێکا کە هەڵەستێ دێتە دەرەوە یان خۆنوشتانەوەیەگەکە یان بێوێ بڵین پێڵاو لە پێکات قایشەکەی داخە لەو کاتێ هەستەکە بەبێ ئەوی کە خۆی بتوانێت کۆنتترۆلیکە چەند لۆبێک میز دەرەچێ و دو ئەوە دووبارە نابێتەوە تەنها دوای میزکردن ئەو چەند لۆپە هەیە ینی گرفت نییە دکتۆرەوە ئەویان ناتوانین پێ بڵێن ئەمە گرفتە لەبەرەوەی لە بەعزێ کەسە هەر خۆی بە سروشتی بەو شێوەیە بە تایبەتی لە پیاوانە بەڵام ئەوەی کە گرفتە ئەوەیە کە ئەو کەسە میزەڵانی بەتاڵ نەبێتەوە ئەگە میزەڵان بەتاڵ نەبێتەوە ئەمە هۆکاری هەیە هەندێک جار میزەڵان خۆی کێشەی هەیە ناتوانێت بە تەواوەتی پاڵ بنێت میزەکەی کە لە ناویەتی تەواو بەتاڵی کاتەوە هەندێک جاریش لە دەمی میزەڵان و بۆریەکە ڕێگرێک هەیە کەوا ئەکات ئەو شوێنە تەسک بێتەوە میزەکە بە باشی نایەت ئەو کەسە کە تەواوە بێ هەستی تەواوبوونێکی سەتاسەتی بۆ نایەت کە هەڵەستێتەوە هەستەکە ئێشتا میزی پێماوە ڕێگەرەوە بۆ نمونە بەرد دکتۆر وەکو چی باوترین ئەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی گرتنی بۆری میز و تەسک بوونەوەی پرۆستاتە گەورەبوونی پرۆستاتە لە پیاوانە کاتێ پرۆستات لە دوای تەمەنی 50 ساڵیەوە وردە ساڵ بە ساڵ گەورە ئەبێ ئەو ڕارە و بۆریەی کە میزەکەی پێ ئەڕوا کەمێک تەسکە بێتەوە ساڵ بە ساڵ زیاد ئەکام تەسک بوونەوەی ئەو کەسە کە ئەوێ میز بکە میزەکەی بەشێکیەت لەوانەیە لە 125 زیاتری بمێنێتەوە لە میزەڵانیە دوای 5 دقه هەم هەستێکی تری بوویێتەوە لەبەرەوەی کە بەتاڵ نەبووە میزەڵانی ماوەیەکی باشی نایەتێ 3-4 سەعاتێک کە بوەستێت اینجا میزێکی تری بێتەوە یعنی لەو سەعاتەیە لەوانەیە 2-3 جار پێویست بکات کە بچێت بەتاڵی کاتەوە لەبەرەوە ئەبێتە ناڕێکیەک لە ئیشوکاری میزەڵان بەهۆی ئەو تەسکبوونەوەی بۆریەکەی دکتۆر جا ئێمە خاتوونەکانیش کاتێکە بە شێوەی سروشتی مناڵیانە بێ ئەم گرفتیان بۆ دروستە بێ بۆ توالێت چۆن بەڵێ کە ئەمان هەر ئەبێ بێنە لای ئێوە یان دکتۆری ژنان هەردووکمان ئەتوانین هەردوو لایەنەکە ئەتوانێت چارەسەری ئەوە بکە بە شەرتێک یعنی لە کاتێکە ئەگەر شتەکە ئاسایی و زۆر درێژخایەن نەبێ هەندێک جار پزیشکانی بەڕێزی ژنان و مناڵبوون ئەو نەخۆشانە ئەو کەسانی کە دوای مناڵبوون بە تایبەتی وەکو جەنابەت فەرمووت دوای مناڵبوونی سروشتی هەندێک چۆنەڵی عزیەت و ئازار لەو شوێنەیە دروست ئەبێ بەعزێک لە خانمان ناتوانن لە 24 سەعات و 48 سەعاتی یەکەمە بە شێوەیەکی ئاسایی میز بکەن بەهۆی ئازارەوە ئەوە بە چەند ڕێنماییەک و بە چەند دەرمانێکی زۆر سادە ئەتوانرێ کۆنتترۆل بکرێ بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە بیبینین و پزیشکانی ژنان و مناڵبوون ئەینێرن بۆ ئێمە ئەوەیە کە ئەم حاڵەتە لە دوای مناڵبوونەکە درێژ خایەن بێت درێژە بکێشێ یعنی بگاتە مانگێک یان زیاتر یا هەندێکیان ئەبێتە هۆی بە تەواوەتی نەتوانێت میزەکە بکە لەکە بگاتە ئەوەی کە سۆندەی بۆ دابنرێ و بەهۆی سۆندەوە میزەکە بەتاڵ بکاتەوە دوای 1-2 ڕۆژ سۆندەکەی بۆ لابێ جارێکی تر توش ئەبێتەوە و هەم ئەگیرێتەوە میزەکە ئەمانە ئەکرێت هۆکاری تری هەبێ کە چەند پشکنینێکی پێویستە بۆ ئەوەی کە بگەینە نەتیجە ئایا ئەمە هەر شتێکی سادەیە و چارەسەرە بێت یان شتی زیاتری پێویست زۆر باشە بابەتیشکەیە زۆر کەسمان هەیە دکتۆر هەر خۆی حەز ناکات یاخود ئەڵێ تامەزرۆنیم
ڕۆژانە زۆر کەم ئاو خواتەوە ئەم کەم ئاو خواردنەوەی کاریگەریە پێ لەسەر میزەڵانمان بە تایبەتیش ئەمانەوەی سیستەمێکن لەسەر گورچی لەمان دواتر بۆ ڕێڕێوی میز و میزەڵانیشمان. بەڵێ ڕاستیەکەی کەم ئاو خواردنەوە ئێمە وتمان میکانیزمی خۆپاکردنەوەی سیستەمی کۆئەندامی میز بریتە لە میزکردن هەتا میزێکی زۆرتر دروست بێ میزەکە ڕوونترە مەوادی زیانبەخشی کەمتر تایە و کەمتریش ڕێگە ئەدات بە گەشەکردنی میکرۆبەکان لە ناویان. کێشەیەکی گەورە هەیە بەڕاستی ئەوە کە ئەو کەم خواردنەوەی هەندێک کەس هەیە ئەڵێ دکتۆر من بەڕاستی ئەڵێ لە کاتی ناخواردنەکە بەس لە کاتی ناخواردنە بیرمەکەوێتەوە یان تا ئێوارە لە ئێوارەیە بیرمەکەوێتەوە کە ئەمڕۆ ئاوم نەخواردوتەوە تۆزی ئاو خۆمەوە پەرداخێک ئاو زۆر کەمە. ئێمە ئەڵێن بۆ کەسێکی گەورەی پێگەیشت و لە دوای تەمەنی 18 ساڵیەوە بۆ ڕۆژە گەرمەکانی ساڵ کە لە مانگی هاوین و پاییزە لەو وەرزانەیە پێویستە بگاتە نزیکەی 2 لیترونی و بۆ 3 لیتر لە ماوەی 24 کاتژمێر. بەخوا زیاتریش ئێمە زۆر گەرمترە ڕۆژەکان. ئەگەر گەرمتر بوو شوێنەکەت گەرمتر بوو هەستێک کرد عارقکردنەوەت زیاترە پێویستیت بە زیاتر ئەبێ. بەڵام لە کاتێکا کە وەکو ئەم چەند ڕۆژە کە دنیا زۆر ساردە زۆر کەس بە پێی سروشتی سەرماکە زۆر حەزی لە ئاو خواردنەوە نییە ئەکرێت لەم کاتانەیە کە عارقکردنەوەش کەمترە ئەو ڕێژەی ئاو خواردنەوەی دابەزێنین بۆ خوارد 2 لیتر لە ماوەی 24 ساعتە. ئەگەر قسەکەی جەنابەت لە بیرت نەچێ بۆ ئێستا کە هەوا ساردە هەر زۆر کەس هەر شتیایشی زۆر بۆ ئاو نییە زۆر تینووی نابێ لە جیاتی ئەوە بۆ نمونە ڕووەکەکانە سەوزەکانە میوەکانە ئەمانە جێگرەوەی بکەیت. بەڵێ بە تەکید هەندێ میوەمان هەیە هەندێ سەوزەمان هەیە کە بڕێکی زۆر ئاویتیە ئەتوانی وەکو جێگرەوەیەکی ئاو چونکە بەعزێک کەس دەڵێ دڵم تێکەڵێک کە زۆر ئاو خۆمەوە ناتوانم ئاو بخۆمەوە بۆ نمونە ئایارە سەرمایە بێ کە ئەوەکە خۆات هەست بە سەرماکە ئەتوانێ بۆ نمونە خەیار کە ئێستا هەیە و ڕێژێکی زۆر ئاویتیایە کاهوو میوەی مزرەمەنیەکان لە زستانە زۆرە ئەوانش ڕێژێکی باش ئاویانتیایە ناتوانین لە 100% بڵین جێگرەوە بەڵام چاو نیسکافە و ئەمانش کە لە شیر کە ئەمانە لە زۆرزی ساردا خەڵک حەزیلیەکات بە تایبەتی بە گەرمی کە بخورێتەوە ئەوانەشە بنە بەدیلێک بۆ ئەوەی کە تۆش لەمەنی لە لەش تا کەم نەبێتەوە. ئاو بە ساردی بخۆین یان بە گەرمی و نە زۆر سارد بێ نە گەرمێکی واش بێ کە دڵت نەیبا یعنی مام ناوەند بێ زۆر باشترە دکتۆر و کەسانی بە خۆشمەوە کە وەرزشەکەین ئەڵێ قەت ئاوی سارد مەخۆ لەبەرەوەی پلەی لەشی گەرمە جەستە زۆر گەرمە کاریگەری لە سەرەندامەکانی بۆ مەعیدە خراپە بۆ مایدە بۆ گەدە بەڵێ لەبەرەوەی کە ئەو زۆر سارد بێ لە کاتێکا کە تۆ لەشت زۆر گەرمە ئەو ساردە کە ئەچێتە ناو گەدەوە لەوانەیە کێشە بۆ ناو کاریگەری لەسەر گورچی لەمان نابێت دکتۆر سەرماکە لەبەرەوەی کە ئەو ئاوە لە مەعیدە و ڕێخۆڵەوە ئەبێ لە خوێنەوە هەڵبمژرێت دوایی لە ڕێگەی خوێنەوە پلەی گەرمەکەی تاو ئیتر ئەگۆڕێ و لەشی لێت اینجا ئەچێتە ناو گورچیلەوە. دکتۆر جەنابەت ئاماژە بۆ کروزت بۆ نمونە قاوە ئەتوانێت تا ڕادەیەک جێگرەوەی ئاوەکە بێت کە لانەی هەندێک لە کەسەکان لەسا زۆر تینویان نیە کەمتری بخۆنەوە هەر یەکێک لە هاوکارانی بەڕێز لە بەرنامەکەی ئێمە ئاماژەی بۆ کروتی بۆ نمونە قاوە زۆر ناکرێت چا قاوە ئەمانە پشتی پێ ببەسرێت چون بۆ ئەوەی کە ئەمە لە جستای سوودی لە بمرێت تۆ پەرداخێک ئاو خۆتەوە ئەمەم پەرداخە ئاوەش بەکارهێنە واتە زۆر وانییە کە حسابی لەسەر بکرێت بۆ ئاو خواردنەوە ئەمە جەنابەت ئەڵێن ئەگەر ئەو کەسە هەر بە شێوەیەکی وایە کە ئەو ناخوات یعنی ناچاری ئەجینا خۆی ئێمە ئەڵێ لە هیچ باشترە ئەجینا ئەگەر ناچار نەبین زۆر بە کەسەکان ناڵین یعنی ڕێژەی قاوە خواردنەوە و چا زیاکەن بە تایبەتی ئەوە کێشەیە لە کاتێکە ئەو کەسە ئەگە بەردی هەبێ ئێمە لە کاتێکە کە نەخۆشەکە بەردی گورچیلەی بەردەوام دروستیەکاتەوە لە عائیلەکەیانە هەیە گورچیلەکانی دروستیەکە زۆر ڕێگەی پێ ناین کە قاوە و چای خست بخواتەوە لەبەرەوەی مادەی ئۆکزالێتی تایە ئۆکزالێتی ژێکێکە لەو مادانی کە لە پێکهاتەی بەردی گورچیلە هەیە و لەگەڵ کالیسیۆمایە کە گرێ بە سەریعی ئەبێتەوە دروستبوونی بەرد بەڵام بەڵێن ئەگەر لە زستانە نایخوا هیچ ناخوا عەلەقەل یعنی نیسکافە بخوا شیر بخوا چای ڕوەکیمانە دکتۆر چای ڕوەکی هەیە چای سەوز بەڵێ توخوا ئێمە ئاوە سازگارە جوانەمانە بێ بۆ مچێکرەوەی بۆ بکەما دکتۆر من باشم وەرزم بۆ نیە دکتۆر ئێستا باسی ئاوتانەکە من تینومە بێ ئەین ڕۆژانە زۆر ئاوە خۆمەوە من
بە ڕێژەیەکی زۆر چینە سەر بابەتێکی وەکو چارەسەر کەیتر کەسێک گرفتی بۆ دروست هەبێت لە ڕێڕێوی میز و میزەڵانیا و زۆر باسی بابەتێکی کە ئەم ماسوولکەیە ئەکشێت خۆی پێ ناگیرێ چ کاتێک ئێوە پەنابن بۆی کە نەشتەرگەری بکە یاخول بە دەرمان بۆی چارەسەرکەن زۆر بەدەگمەن ئەیگەینی نەشتەرگەری ئەگەر کەسەکە لە کاتێکی زووە بێت لە سەرەتایەکانی کێشەکەیە بە تایبەتی ئەوانەی کە هەوکردنیان هەیە ئەوە پێویستیان بە هیچ جۆرە نەشتەرگەریەک نابێ هەر بە ڕێنمایی و بە ئاخواردنەوەی زۆر و بە خۆگەرمکردنەوە و بە هەندێک دەرمانی دژە بەکتریا ئەو حاڵتە کۆنتترۆڵە بێ. ئێمە کاتێک ئەگەین ئەوەی کە نەشتەرگەری بکەین ئەگەر میزەڵانی ئەو کەسە بە تەواوەتی یعنی لە کار کەوت بێ یعنی گەیشت بێتە مەرحەلەیە کە کارەکانی ئەنجام ناتوانێت نەمیز بە جوانی ئەکرێتە خۆی نە ئەشتوانێت بەتاڵی کاتەوە هەندێک جار ئەم میزەڵانە ئەبێتە هۆی کێشە بۆ گورچیلەکان لە بەرەوەی میزەکە ئەگەڕێتەوە بۆ ناو گورچیلە ئەبێت هەڵ ئاوسانی گورچیل لەوانەیە کاری گورچیلەکانی سست بکات و هاوکردنی گورچیلە دروستکە لەو کاتانەیە ئێمە بەپێی تەمەن و بەپێی جۆری نەخۆشیەکە لەوانەیە پەنابەرین بۆ هەندێک جۆری نەشتەرگەری. دکتۆر وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت لەم کاتانەیە زۆرجار هەندێک تەکنیکە لە ماڵە خۆشمان ئەنجامی ئەیین چون وەکو تەکنیکە سروشتەکان پەنای بۆ ئەبین بۆ منە نیوەشەوە کەسی وا هەیە بۆ منەڵە بەرسکم تون بووە ئازارم هەیە هەروەی کە پەیوەندی بە میزەڵانەوە هەیە دێت لە ماڵە بوونەوە ئوتوویەکی گەرم ئەهێنێ بە بەرسکیە تۆزێ بەرسکی گەرمدا پێچە لەو کاتانە جەنابەت لەگەڵ ئەمانەیە هەیت لەگەڵ گەرمکردنەوەیە بەڵێ بەس ئوتوونە لە سووتانەکەی نەدوکتەوەە ئێمە یەکی لە ڕێنمایەکان بۆ هەموو ئەو خانمانێکێن سەردانمانەکەن ڕاستیەکەی من پێیان ئەڵێم لەبەرەوەی کە ئەو گرژبوونە لە ماسوولکەکانی دیواری سکە و دەست پێکا بۆ ناوەوە و زۆر سوود لەو گەرمکردنەوەی ئەبینن بەڕاستی و هەندێک لە پیاوانیش ئەوانەی کە کێشەی پرۆستات و گرژبوونی میزەڵانیان هەیە چارەسەری هەر لە ناو کتێبی شاکە نووسراوە لای ئێمە گەرمکردنەوەیە لای خۆمان بە ئەڵین جەوەندە زۆر باشە ئاوکە زۆر کوڵاو نەبێت ترسی ئەوەی نەبێت کە پێست بسووتێنێ حەمامی گەرم زۆر باشە دانیشتن لەسەر عەرزی گەرم لەو کاتانەیە زۆر باشە یان ساونا حەوزی ئاو ئەگەر گەرم هەبێت ئەو کەسە نیو سەعاتێک لە ناویە بێ زۆر سوودی لێ بینێت. کاتە دکتۆر بە دیۆپێچانەکەشە هەڵبن کاتە لە توالێتە زۆر نەمێنەوە بەتایبەت ئەگەر غەربی بێ باش نییە ئەگەر ناو توالێتەکە سارد بێ و غەربی بێ بە تەکید ئەوە زیانی خۆی هەیە. زۆر باشە دکتۆر من پرسیارێکمێ لەسەرەوەی کە گورچیلە و ئەم سیستەمەی کە هەمووی پەیوەندی بەیەکەوە تا میزە ڕۆژە تام ئاوە خراپە دەرەچێت لە جەستە زۆر کەسمانەیە کۆمەڵی نەخۆشی درێژخایانی هەیە ڕۆژانە کۆمەڵە دەرمانی زۆر بەکارێنێ زۆر جار بیستمانە ئەم دەرمانە زۆرە ڕاستە بۆ چارەسەرە بەڵام دوجارە من لە ناو گورچیلەمانە لەوانەیە کۆمەڵە گرفتیکەمان بە دروستکە ئەو زۆر بەکارهێنانی دەرمانە کاریگەری هەیە لەسەر میزەڵان و ڕێڕێی میزەڕۆ. بەڵێ بە تایبەتی بۆ فەرمانی گورچیلەکان لەبەرەوەی گورچیلە ئیشی پاکردنەوە و فلتەرکردنە یەکێک لە ئیشەکانی ئەو دەرمانانەش بەشێکی زۆریان ئەبێ گورچیلە فلتەریان کاتەوە جارێکی تر ئەرکی گورچیلەکە قورسە بێت ئەگە دەرمانێک یعنی حاڵەتێکی زۆر ناچاری بێ ئەو کەسە بۆ نمونە زەختی هەیە شەکرەی هەیە هەندێک نەخۆشی ڕۆماتیزمی هەیە کە ناتوانێت دەرمان بەکار نهێنێت لە ژێر چاودێری پزیشکی پسپۆری خۆی دەرمانەکانی بە شێوەیەکی زانستی بەکاربێنێت و زیادەی تیانەکە بەڵام هەندێک کەس هەیە تا ڕادێ وەکو بڵێ ڕاهاتووە لەسەر دەرمان بەکارهێنان بە هەوی ئازارێکی زۆر بەسیتەوە قاچی بێشێ گرژبوونێکی ماسوولکەی هەبێ سەرئێشەیەکی کەمی هەبێ کە لەوانەیە بە چاخواردنەوەیەک بە ڕێستێکی دەدەقەی باش بێت ئەم یەکسەر هەڵەستێ ئەچێ حەبێک دوو حەبەخوا بەڕاستی ئێمە زۆر لەگەڵ ئەوەیان نین و زۆر ڕێنمایی خەڵکەکانەکەین ئەو کەسانی کە سەردانمانەکەن ئازارشکێنەکان دوژمنی گورچیلەن و دژە بەکتریاکان دوژمنی گورچیلەن هەتا بتوانیت دوور بیت لێیان بۆ ئەوەی کە گورچیلەکانت بە تەندروستی بمێنێتەوە. دەستەکانە خۆش بێت سپاس بۆ زانیاریەکان دەستە خۆش بێت دکتۆر سپاس.